بینەرانی ئازیزی تلوزەنی کۆمەڵا سڵاوتان لێبێت. با بەرنمەیەکی تر لە پرسیار و وەڵام هاتوینەتەوە خزمەتان. ئەم بەرنمەیە هەروەک لە ناوەکەشیەوە دیارە بە شێوەی وەڵامدانەوە بە پرسیاری دیاریکراو بەڕێوە دەچێت. پرسیارەکان دەتوانن پرسیاری بینەرانمان بن و یان ئامادەکارانی بەرنمەکە خۆیان بە ئامانجی تیش خستنە سەر بەرنامە و ڕێبازی سیاسی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بیهێن نەگۆڕێ. بەڵگەنامەکان پەسەند کراوەکانی کۆنگرە و ناوەندە ڕسمیەکانی بڕیاردەران، ئەزمون و مێژووی خەباتی 50 ساڵەی ڕەوتی ئێمە، ئەدەبیاتی مارکسیستی لە پەیوەند لەگەڵ گۆڕانکاری و پێویستیەکانی سەردەم سەرچاوی وەڵامی پرسیارەکانمان دەبن. ئەم بەرنمەیە هەروەها هەوڵ دەدات زانیاری پێویست گرنگترین بابەتەکانی ڕۆژ پێشکەش بە بینەران بکات. دیارە هاوکاری بینەران بە تایبەت لە هێنانە گۆڕەی ناوجەماوەر سەبارەت بە هەڵوەستی کۆمونیستی لەسەر ئەم یا ئەو دیاردەی کۆمەڵایەتی دەتوانێت گەلێک بەکەڵک بێت. لە بەرنامەی ئەم هەفتەیەماندا گفتوگویەک لەگەڵ هاوڕێ ئیبراهیم عەلیزادە سەبارەت بە گۆڕانکاریەکانی ئابووری و کۆمەڵایەتی دەهەی چلی هەتاوی لە ئێرانتان بۆ دەخوێنمەوە. هیوادارین کاتان هەبێت تا بە کۆتایی لەگەڵمان بن. پرسیارەکە لێرە دەست پێ دەکات. لە ساڵی 1342دا ئیسلاحاتی ئەرزی لە ئێران کرا کە بوو بە خاڵی وەرچەرخان لە بواری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی لە سەر تاسەری ئێران. بۆ ناوی لێنرا شۆڕشی سپیشا و میلەت. وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە. ئیسلاحاتی ساڵانی چل لە ئێران گۆڕانکاریگەلێکی گرنگی لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتیەوە بە دوای خۆی داهێنا. ئەو ڕفۆرمانە کە ئەساسەن لەلایەن دەوڵەتی ئامریکا و ناوەندەکانی دارایی جیهان داڕێژرا بوون، هەر لەو دەورەیەدا لە چەندین وڵاتی جیهان کە لەژێر نفوزی ئامریکادا بوون بەڕێوە چوون. ئەو ڕفۆرمانە لە ماوەی 10 ساڵدا کۆمەڵگای ئێرانیان وردەوردا لە نیزامە دەرەبەگایەتیەکەوە گواستەوە بۆ نیزامی سەرمایەداری. یان دەقیقتر بڵێم ئەو پرۆسەیان بە ئاکامی نهایی خۆی گەیاندووە. ئەو کات بە شێوەیەکی زانستیانە و واقعی لێکۆڵینەوە بۆ ئەو گۆڕانکاریە نەدەکرا، بۆ چوون و هەڵوێستەکان لە باشترین حاڵەتی خۆیدا ڕووکەشی بوون. ژمارەیەک لە ڕووناکبیرانی ئەو سەردەمە لەوانە جەلالی ئالمحەممەد و کەسانی دیکەی وەکو ئەو ڕفۆرمانیان بە ناوی غەرب زەدەگی هەڵدەسەنگان و هاوشانی ڕەوتی مەسهەبی ئەوانیش دژایەتی ئەو ڕفۆرمایان دەکرد. ڕەوتی چەپ و ڕادیکاڵ واتە ئێمە و ڕێکخراوی فداییان و ئەوانەی تر گوێی خۆیان لە ناوەڕۆکی واقعی مەسەلەکە خەوان بوو و وەکو مانۆرگەڵێک کە ڕژیمیشا لەسەر ڕێنێنی و ئیمپریالیستەکان بەڕێوەی دەبات چاوی لێ دەکرا و لێکدانەوەیەکی ورد و زانستیانەی بۆ نەدەکرا. هەڵبەت ئەو لێکدانەوەیە کرابە یان نەکرابە، واقعیەتی گۆڕانکاریەکان کاریگەریان لەسەر بیر و بۆچوونی چالاکی ڕەوتە سیاسیەکان دانابوو. ڕفۆرمەکانیشا چینێکی کۆمەڵایەتی مامناوەندی لە شار و لە دێ پێکهێنابوو کە لەژێر سێبەری ئەم ڕفۆرمانەدا هەستیان دەکرد ئاسۆیەکی ڕوونتر بەرەو ڕوویان کراوەتەوە. هاوکات بە ملیۆنها دانیشتوونی دێهات کە لە ئیسلاحاتی شا هیچ بەهرەیەکیان نەبربوو ڕوویان کرد بۆ شارەکان و هەڵوەدای پەیداکردنی کار، ماڵ بە کۆڵ ئەو شار و ئەم شاردەگەڕان وا لە دەوروبەری شارە گەورەکان نیشتەجێ دەبوون. بۆ ئێمە ئەم ڕەوتە بەواتای کەمبوونەوەی دەوری دێهات لە شۆڕشی داهاتووی ئێران و گرنگی کار لە نێو چینی کرێکاری شاریدا بوو. هەرچەند ئەو کات پێمان وابوو سەرەڕای ئەو ڕفۆرمانە هێشتا پاشماوەیەکی نظامی فێئۆداڵی ماوە کە مەجای کاری سیاسی و تەشکیلاتی لە دێهات دەرەخسێنێ، بەڵام کاری سیاسی تەشکیلاتی لە نێو کرێکاراندا
ئەولەویەتی فعالیەتی ئێمە بوو. هەر بەو پێەیە بڕیارماندا بوو کە کادرەکانمان ببن بە کرێکار و لە شوێنی کار و ژیانی کرێکاران نیشتەجێ بن و فعالیەتی سیاسی بکەن. پرسیار: ئایا حیزبی تودەی ئەو کات ئامرازی فشارێک بوو بەسەر شاوە بۆ ئەوەی ئەو ڕفۆرمە بکات؟ چونکە ڕفۆرمی زەوی وزار یەکێک لە دروشمە سەرەکیەکانی ئەو کاتی حیزبی تودە بوو. وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە: حیزبی تودەی ئێران و دروشمەکانی هیچ جۆرە کاریگەرێکیان لەسەر ئەو ڕەتە نەبووە. ڕفۆرمەکانیشا ئەساسەن لە ڕووی پێویستی نظامی سەرمایهداری لە ئاستی جیهان و لە کۆمەڵگای ئێراندا هاتبوونەکەیەوە. سەرمایهداری جیهانی پێویستی بە بازاڕی کالا، بازاڕی سرمایە، بازاڕی کاری هەرزان، کەرەسەی خاو بوو و بۆ بەدابینکردنی ئەو پێویستیانە دەبوایە پێک هاتەی ئابووری و کۆمەڵایەتی لە وڵاتانێکی وەکو ئێران بگۆڕدرێت. تا هەم کاری هەرزان دابین بێت، هەم چینێکی مامناوەندی پێک بێت کە توانای ئابووری و فەرهەنگی ئەوەی هەبێت ببێ بە کاڵای تازە بابەت وا بکرێت و بەکاریان بێنێت و بازار پەرەبستێنێت. بەم جۆرە هەم بوار و گواستنەوەی سەرمایە لە وڵاتانی پێشکەوتوو بەرە وڵاتانی دواکەوتوو دەڕەخسا و هەم سەرمایهداری لە وڵاتی پێشکەوتوو لە ژێر زەختی چینی کرێکاری وڵاتەکەی خۆیان کە داوای حەقدەستی زیاتر و بارودۆخێکی باشتریان دەکرد تا ڕادەیەک ڕزگاری بێت. ئەم جۆرە بەرژەوەندیانە بوون کە ڕژیمی شاو گەلێک لە ڕژیمەکانی ئەو سەردەمی بەرەو ئەو ڕفۆرمانە پاڵپێوەدنا. هەڵبەت لە هەمان کاتدا ئەو ڕفۆرمانە مەترسی شۆڕش و ڕاپەڕینی جەماوەریشی بۆ ماوەیەک لەسەر ڕژیمی شا دوور دەخستەوە. شا بۆ دەورەیەک لە ناو جوتیارەکاندا کە زەویان پێبڕابوو لەنێو ژنانێکدا کە ڕێگەیان بۆ خۆشکرا بوو لە کونجی ماڵ بێنە دەرێ، پێگەیەکی کۆمەڵایەتی بەدەستێنا بوو. لەو پێگەیەوە بوو کە لە خۆباییانە ناوی ڕفۆرمەکانی نابوو شۆڕشی شا و ملەت. بەڵام شا نەیتوانی ئەو پێگەیە بۆ درێژماوە پارێزێ و سەرنجام 15 ساڵ دواتر خۆی بوو بە قوربانی ڕفۆرمەکانی کە ئەوە جێگای حسێکی دیکە بەحسێکی دیکەشە. پرسیار: ئایا ئەو ڕفۆرمە تەنیا ئیسلاحاتی ئەرزی دەگرێتەوە یاخود لە کۆمەڵێک خاڵ پێک دەهات؟ وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە: ئەو ڕفۆرمانە لە واقعدا بەستە بەندێک واتە پاکەیجێک بوون لە چەند خاڵ پێک هاتبوو کە هەمویان یەکتریان تەواو دەگرت. بۆ نمونە زەوی بە ئیجارەی 11 ساڵە درابوو بە جوتیاران. ئەوان ئەبوایە ئەو ئیجارەیە بدەن بە ئەربابی پێشوو. ئەرباب بەو پارەیە لەلایەکەوە هەمووی ئەو زەویانەی بۆ مابەوە ویان بایر بوون و ڕێگا پێدرا بوو کە دایریان بکات. بە شێوەیەکی مەکانیزا بە کەرەسەی پێشکەوتوو بەڕێوی دەبرد و لەلایەکی دیکەوە ڕێگا پێدرا بوو ببێتە خاوەن بەش لە کارخانە و شەریکە دەوڵەتیەکاندا. دەبوایە خۆشنشینەکان لە زەوی بێبەش بن تا کاری هەرزان بۆ شەریکەکانی دەرەوە کە ڕوویان کرد بۆ ئێران دابین بێت. دەبوایە یاساکانی پەیوەندیدار بە بنەماڵا ڕفۆرمیان تێدا بکرێت تاکو ژنان بە بازاری کاری پەیوەست بن. لەو دەورەیەدا کارخانەکانی مونتاژی تەلەڤیزیۆنی و تەلەفۆن و تا ڕادەیەک پارچەچنین ژمارەیەکی زۆر لە ژنانی لەخۆ دەگرت. دەبوایە ئاستی خوێندەواری بچێتە سەرێ تاکو هێزی کاری فەنی و لێهاتوو زۆر بێت و پەیداویستیەکانی گەشەی سرمایە لە ئێران لە ڕووی هێزی ئینسانیەوە دابین بکات. ئەگەر چاو لە شەش خاڵە سەرەکیەکەی ئەو ڕفۆرمانە بکەین، ئەبینین کە هەر کام لەم خاڵانە وەڵامی یەکێک لەو پێویستیانە دەدەنەوە کە باسکرا. پرسیار: پێت وایە بۆچی شا بەمبەستی پەسەندکردن ئەو گەڵاڵەی خستە ڕێفراندۆمەوە و ئایا ڕاستە کە لە سەدا 99 دەنگیان پێدا؟ وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە: ئەو ڕاستە کە دموکراسی و هەڵبژاردننی ئازاد لە دەورەی شا واتایەکیان نەبوو، ڕێگە بە هیچ چەشنا ڕادەربڕینێکی ئازاد لەسەر ئەو پرۆژەی ڕژیمیشا نەدەدرا. بەڵام واقعیەت ئەوەیە کە ڕێفۆرمەکانیشا بە شێوەیەکی بەرین پشتیوانی لێ دەکرا و لام وایە لە هەر شەرایەتێکدا خەڵک دەنگی بەو ڕێفۆرمانە دەدا. پرسیار: خومینی بۆچی دژایەتی لەگەڵ ئیسلاحات کرد و لە نامە بە ناوبانگەکەیدا بۆشا داوای لێ دەکات هەردووک خاڵی بەشکردنی زەوی و زار ئەوەی لە ناو ڕفۆرمەکەی ناوی ئازادی ژنی لێنرابوو پەسەند نەکات؟ وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە: ڕوحانیەتی شیعە خۆی یەکێک لە گەورەترین خاوەن زەویەکانی ئێران بوو.
مەزگەوتەکان و ئیمامزادەکان خاوەنی زەویوزاری وەقفی زۆر بوون کە بە وەسیلەی مەڕاجعی تەقلیدی شیعە بەڕێوە دەچوون. دابەشکردنی ئەو زەویانە بە پێی ڕەفۆرمەکانیشا یەکێک لە کۆڵەکەکانی ئابووری ڕوحانیەتی شیعەی دەڕوخاند. جگەلەوە بناغەی نفوزی شیعە لەسەر دابوو نەریتی پیاوسالاری دامەزرا بوو. ئەوان بە هاندانی هەستی پیاوسالارانە واکردنی بە فەرهەنگی کۆمەلگا پێگەی خۆیان لەناو پیاوەندا دەپاراست. هەر ڕفۆرمێک لە مەسەلەی ژنان یەکێک لە کۆڵەکەکانی ئیدیۆلۆژی ئیسلامی دەڕوخاند. بەگشتی ڕفۆرمەکانیشا جۆرێک لە مۆدرنیتی کە لەگەڵ خۆی هێنابووە ناو کۆمەلگاوە کە دژ بە ئیدیۆلۆژی ئیسلامی بوو. ڕۆحانیەتی شیعە بە درێژایی مێژووی دوای حکوومەتی سەفەوی بەردەوام دەوڵەتێک بووە لە ناو دەوڵەتدا بە هەر ڕادەیە کە دەوڵەتی ڕسمی جێگە و پێگەی خۆی مەحکەمتر کردبێت و دامەزرا و یاسا و ڕێسای نوێی هێنابێتەکایەوە پێگەی ڕۆحانیەتی شیعە لاواستر بووە. پرسیار: ڕۆڵی ئەمریکا لە ئەنجامدانی ئەو ڕفۆرمانەدا هۆکاری ئەوەی کە ئەمریکا زەختی لە کابینەی ئەمینی کرد بۆ ئەوەی دەست بە و ڕفۆرمانە بکات چی بوو؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە. باسی پێویستی ئابووری و سیاسی ڕفۆرمەکانی شامان کرد. لە ڕوویەکی دیکەشەوە ئەمریکا خۆی بەسەر کردەی جیهانی سەرمایەداری ئەزانی. ئێرانیش وڵاتێکی گرنگ بوو بۆ ئەو نظامە. لە ڕووی ژێئۆپۆلیتیکەوە بربەستێک بوو لەسەر ڕێگای اتحادی شۆڕەویەوە. ئەمریکا هەوڵی دەدا ڕێگەی پێدەدات کە دەستی بە ئاوەگەرمەکانی جنوب و مەیدانە نەوتیەکانی ئەو ناوچەیە بگات. هەر بۆیە ڕژیمی ئێران لە ڕوانگەی بەرژەوەندی ئەمریکاوە دەبوایە ڕژیمێکی سەقامگیر و بەهێز بێت. ڕفۆرمەکانیشا مەترسی شۆڕشێکی چینایەتیان بۆ ماوەیەک لە سەرشاد دوور دەخستەوە. دەوڵەتی ئەمریکا بە تایبەت ئەزمموی چین و وڵاتانی جنوبی شەرقی ئاسیای لەبەرچاو بوو. هەر بۆیە بەلایەوە گرنگ بوو پێش ئەوەی بەرەی چەب لە ئێران دەرفەت ببینێت سەقامگیری ڕژیمیشا دابین بکات. پرسیار: پێت وایە ئەو ئاڵوگۆڕانەی کە لەسەر ئاستی جیهان لە ئارادا بوون کاریگەری لەسەر ئاستی وشیاری خەڵکی ئێرانیش هەبوو؟ شا ئەوەی وەک مەترسی هەڵچوونی جەماوەری بۆ سەرخۆی دەبینی؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە. دوو پێویستی ڕژیمیشیان بەرەو ئەو ڕفۆرمانە پاڵپێوەنا. یەکیان مەترسی شۆڕش و هەڵچوونی جەماوەری لە دژی دەرەبگایەتی و سیستمی فئۆدالی و لە دژی دام و دەستگایشا کە پشتیوانی ئەو سیستمە بوو. ئەوەی تریان پێویستی پەیوەستبوونی ئێران بە بازاری سەرمایی جیهانیەوە بوو کە پێشتر باسمان کرد. لەو دوانەدا پێم وایە ئەوەی دووهەمیان ئەساسیتر بوو. ئەگەر ڕژیمی شا مەترسی هەڵچوونی جەماوەرشی لەسەر نەبوایە هەر دەبوایە ئەو ڕفۆرمانە بکات. ئەوە پێویستی چارە هەڵنەگری زەمانە بوو. پرسیار: هۆکاری گرنگی دانی شاو دەوڵەتەکەی بە جوتیاران چی بوو؟ بۆ وێنە کۆنگرەی جوتیارانی ڕێکدەخست وە کەسێکی وەک دکتۆر حوسێنی ئەرسەنجانی کە ئەو کات وەزیری کشاوەرزی بوو لەو کۆنگرەیەدا بەشداری دەکرد. وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە. ڕفۆرمەکانیشا لە هەمان کاتدا لەگەڵ دژایەتی بەشێک لە دەرەبەگەکان و هەروەها دام و دەستگای مەسەبی ڕووناکپیرانی ئەو دەستگایە بەرەوڕوو بوو. شا بۆ بربەرەکانەی لەگەڵ ئەو فشارانە هەوڵی دەدا بە پارێزەوە هێزی جوتیاران بکاتە ئامرازی سەخت بۆ سەریان. ئەو کۆنگرێش کە ئێوە باسی دەکەن بەشێک بوو لەوەها پرۆژەیەک. ڕفۆرمەکانیشا زۆر محافزەکارانە بوون. ڕادەی بەکارهێنانی هێزی جەماوەر بۆ کەمکردنەوەی فشارەکان سنووردار بوو. لە ئاستێکی کۆنتترۆلکراودا دەستی بۆ ئەو ئامرازە دەبرد. ڕابشکارانی ئەمریکاش لەم بابەتەوە باش ڕێونێنیان کرد. Brüder fort und Brot hatten wir keins. Drum legten wir die Arbeit still, komm Leute, reiht euch ein. In Russland war der Krieg schon aus, die Macht, die war beim Volk. Sowjets Land, Friede und Brot, das ist Revolution.
Am 18. Jänner waren wir wenig nur, doch das Feuer war gelegt. Bald waren wir 1,75 Millionen, das Land war lahmgelegt. Wir kämpften Tag, wir kämpften Nacht für die Räterepublik. Kanonen machten uns nicht Angst, den Arbeitern von Wien. Die unseren schon, die Macht in unserer Hand. Dem Führern des DAP die Angst im Auge stand. Sie lullten uns mit Phrasen ein und bremsten, wo es geht. Wir reizten mit aller Kraft der Bourgeoisie den Weg. Vieles schon erzählt und wir haben euch geglaubt. Wir wollten, dass ihr uns diesmal führt, doch ihr habt uns beraubt. Und merkt euch die Lektion genau, sonst lernen wir sie nie. Wählt euch eure eigenen Leute, Arbeiterdemokratie. پرسیار ئەو گۆڕانکاریانە چی بوون کە ئەو پرۆسەی لەسەر ئاستی ئێراندا بە دوای خۆی داهێنای؟ وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە. سەرمایەداری جیهانی دەوری هەڵگرت بوو و دەبوایە هەموو کلێن و قوشبنێکی جیهان بکاتە مەیدانی تاخت و تازی خۆی. نەیدەتوانی هیچ زەرفیەتێک لە هیچ شوێنێکی جیهان بێئیسفادە بێڵێتەوە. ئێران لە ڕووی پێویستی گەشەی ئابووری بۆ سەرمایەداری وڵاتێکی گرنگ بوو و لە شوێنێکی ژئۆپۆلیتیکی هەستیاریش هەڵکەوت بوو. پرسیار دوای ئیسلاحاتی ئەرزی کۆمەڵگای کوردستان چه ئاڵوگۆڕێکی بەخۆیەوە بینی؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە بەم پرسیارە ئەو بوو. پرسیارەکە درێژەشی هەیە، ئایا دەتوانین بڵین کۆمەڵگای کوردستان لە قۆناغێکی دەرەبەگاتیەوە گواستبێتەوە بۆ قۆناغێکی سەرمایەداری کە چینێکی نەی کۆمەڵایەتی کە بریتی بێت لە چینی کرێکار هات بێتە ئاراوە؟ ئەم دوو پرسیارە هاوڕێ ئیبراهیم عەلیزادە بەم جۆرە جوابی داوەتەوە. دیارە ڕەوتی بەرەو سەرمایەداری چوونی کۆمەڵگای ئێران بە کوردستانیشەوە زۆر پێشتر دەستی پێکرد بوو. لە واقعدا ڕێفۆرمەکانیشا بە ئاکامی کۆتایی خۆی گەیاند. دوای ئەو ڕێفۆرمانە ئیتر کوردستان و ئێرانیش وڵاتێکی سەرمایەداری بوون. بەڵام پێویستە ئەوەش بزانین کە سەرمایەداری لە وڵاتانی دواکەوتووی وەکو ئێراندا تایبەتمەندی گەلێکی هەیە کە هەڵدەگەڕێتەوە بۆ سیاسەتەکانی دەورەی ئێستەعماری سەرمایەداری و ئەمە خۆی جێگای باسێکی ترە. جگە لەوانە کوردستان لە ڕووی ئابووریەوە بوو بە قوربانی سیاسەتی هەڵاواردنی ڕژیمی شاو نەکەوتە ئەولەویەتی سیاسەتەکانی ئابووری ڕژیم لە ڕووی پیشەسازی و تەنانەت لە ڕووی کەشاوەرزیشەوە. بەڵام بە هەمووی ئەوانەشەوە کوردستانیش چوو بووە ناو بازنەی نظامی سەرمایەداریەوە و ناکۆکی سەرەکی ناو ئەو کۆمەڵگایەشی هەر ناکۆکی کار و سەرمایە بوو. پرسیار ئایا تەنیا مناسباتی کارگۆڕا یان گۆڕانکاری لەسەر ئاستی کۆمەڵایەتی و سیاسیش هاتە ئاراوە؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە. سیمای کۆمەلگا لە ماوەی 10 ساڵدا بە شێوەیەکی بەرچاو گۆڕا. ئەو گۆڕانکاریە هەموو بوارێکی فەرهەنگی و ئابووری و کۆمەڵایەتی دەگرتەوە. هەر ئەو گۆڕانکاریانە بوون کە فرسەت و ئیمکاناتی پێکهاتن و بەهێزبوونی حرەکەتی چەپ و ڕادیکاڵیان لەو کۆمەلگایەدا خوڵقاند. لە بیر مەکرێکارانێک کە بۆ کارکردن دەچوونە دەرەوەی کوردستان لە گەڕانەوەیاندا مودێلی لیباس و مووی سەریان دەگۆڕا. زەبتی سەوتیان لەسەر شانیان دادنا و لە شوێنە گشتیەکان بە دەنگی بەرز گویان لە موسیقا دەگرت و لە دێهات خەڵک خانووی ڕێک و پێکتری دروست دەکرد و کارەبا ڕووی کردبووە بەشێک لە ئاواییەکان. پاک و خاوێنی و بێهداشت زۆرتر بەڕێوە دەچوو. ژمارەی مەدرسەکان زیاد بوو، ژمارەی خوێندکاران بە چەند قات چووە سەرێ. زانکۆکان پەرەی پێدران. ئەوانە هەمووی لە حاڵێکدا بوو کە بە ملیۆنها کەس جوتیارانی فەقیر کە کشت و کاڵ لەسەر زەویەکانیان ژیانیانی دابین نەدەکرد یان ئەسڵەن زەویان پێنەدرا بوو لە دەوروبەری شارەکان نیشتەجێ بوون و حەڵەبی ئاوا و مەجبوراوە و نایلۆن ئاویان دروست کرد.
ئەوان لە هەموو ئیمکاناتی شاری بێبەش بوون لە حاڵێکدا دەیاندید کە ژمارەیەکی دیکە لە خەڵکی شار لە چ ناز و نعمەتێک بەهرەمەندن. دیاردەی خارج لە مەحدودەوە کە دوجار بوو بە مەسلەیەکی کۆمەڵایەتی و سیاسی گرنگ یەکێک لە ئاکامەکانی ئەو گۆڕانکاریانە بوو. پرسیار دەتوانین بڵین ئەحزابی سونەتی و ئەوانەی کە لە بواری سیاسی و گرێدراوی چینی ئاغا و دەرەبەک بوون لە ئێران و بە تایبەتیش کوردستان لە ئەنجامی ئەو ئاڵ و گۆڕانە تووشی پاشەکشە و ڕکودی سیاسی و ڕێکخراوەی بوون؟ وڵامی هاوڕێی ئیبراهیم عەلیزادە بەم پرسیارە ئەوە بوو. لە کوردستان تەنیا حیزبی دموکرات دەوری تا ڕادەیەکی بەرچاوی هەبوو. حیزبی دموکرات بەرامبەر بە ڕێفۆرمەکانیشا بەکردەوە هەڵوێستێکی محافزەکارانەی هەبوو. نە بە تەواوی دێوەخانی ئاغای بەردەدا و خۆی لە پەزیرایی گەرم و گوڕی ئەوان بێبەش دەکرد و نە ئەندامان و لایەنگرانی لە ناو خەڵکی دەهات و شاریش بە تەواوی بێئومێد دەکرد. باوانی دەکوت با کێشەی چینایەتی هەڵگرین بۆ دوای ئەوەی کا کێشەی نەتەوایی چارەسەر دەکرێت. دەیانگوت ئێستا بە هەمووان پێکەوە بە ئاغا و ڕعیەتەوە بەرە ڕووی کێشەی نەتەوایەتیمان بینەوە. داوای لە ئاغاکان دەکرد لەگەڵ جوتیاران بە ئینساف و بەڕەحم بجوڵێنەوە. پرسیارێکی دیکەوە بوو. هەڵوێستی ڕووناکبیران و چەپە ڕادیکاڵەکانی کورد و ئێرانی لە بەرامبەر ڕێفۆرمەکانی شا چۆن بوو؟ بە پۆزۆتیفیان دەزانی یان نێگاتیف؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە هەڵوێست بەرامبەر بە ڕژیمی شا لەلایەن ئەوانەوە ڕادیکاڵ بوو، بەڵام لێکدانەوەکان ڕووکەشی بوون. پێناسەی ڕووناکبیرانی چەپ لە ئێران دژایەتی لەگەڵ دیکتاتۆری ڕژیمی شا بوو. هیچ ڕەفۆرمێکی ئابووری و فەرهەنگیشان نەی دەتوانی ئەو پێناسەیان لێبستێنێتەوە. ئەوانە بەو ڕفۆرم گەلێک ناوی لێدەبران کە بە مەبەستی کۆسپ خستنە سەر ڕێگای شۆڕش بەڕێوە دەچوون. دیارە کاتێک لە دەورەی شۆڕشگێڕانەیدا جەماوەرێک خەڵک دەڕژێنە سەر شەقام و کۆمەلگا و شور و شەوقی شۆڕشگێڕانەی دەژێرا. لەوەها دەورەیەکدا دروشمی ڕفۆرم خوازانە دەتوانێت خەبات بەرەو دوا ببات. بۆ نمونە ئەگەر هەموو خەڵک هاتوونەتە مەیدان داوای ڕوخانی ڕژیمێکی دیاری کراو دەکەن، ئەگەر لەوەها کاتێکدا کەسانێک بێن و مەسەلەن داوای بیمەی بێکاری کار و یا ئاوی لولەکە شیشتی تری لەو چەشنە لە ڕژیم بکەن، مانای بەرەو دوابردنی خەباتەکەیە. بەڵام ئەگەر ئەو ڕاستەی کە پێشتر باسکرا کە هۆکاری ئەساسی بەڕێوەچوونی ئەو ڕێفۆرمانە بە زەرورەتێکی ئابووری و کۆمەڵایەتی بزانین کە ڕژیمی شا بە پارێز و لەسەرەوە دەستی دابووە، ئەو کات هەڵوێستڕونە و ناکەوینە داوی فۆرموڵبەندی نێگاتیڤ بۆ یان پۆزۆتیڤ بوو. بۆ نمونە لە ڕوانگەی ئەو ملیۆنها خۆشنشینەی کە ئاواتی ئەوەی ببن بە خاوەنی پارچە زەویەک و هەرگیز پێی نەگەشتن، ئەو ڕفۆرمانە پۆزتیڤ نەبوو. زەحمەت کێشێک لە ئاواییەکەی هەڵکەندراوە ماڵ بە کۆڵ ئەم شار و ئەو شار بە شوێن کاردا دەگەڕێت، ناتوانێت ئەو گۆڕانکاریانە بە پۆزۆتیڤ بزانێت. بەڵام ئەمری واقعە و بەپێی زەرورەتێک هاتوۆتەکایەوە. بارودۆخێکی نوێیە و هێزی شۆڕشگێر پێویستە استراتیژی نوێ بۆ گەیشتن بە ئامانجی دیاریکراوی دابڕێژێ، نەک ئەوەی کاتێک ڕەوتی ڕووداوەکان ئەو جۆرەی ئەو دەی هەوێ نەچوە پێش ڕێگاکەی لێون بێت. پرسیار باشە هۆکاری ئەوەی کە حیزبی توودە و جبهەی ملیبوون بە حیزبی ئارام و بێدەردی سەر بە حکوومەتی ئێران چی بوو؟ زەخت و زۆری حکوومەت وای لێکردن یان ئەوە تا خۆیان لە ئاستی ئەو گۆڕانکاریانەدا نەبوون؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە حیزبی توودە و جبهەی ملی دوو بابەتی جیاوازن. حیزبی توودە قوتبنەمای حرەکەتی خۆی لە ڕووی سیاسەتەکانی مسکۆوە تەنزیم دەکرد و خۆی لەگەڵ ئەو سیاسەتانە هەماهەنگ دەکرد. لەو کاتەوە کە لەلایەن ئەمریکاوە ڕێگەدرا بە ڕژیمی شاکەی پەیوەندیەکانی لەگەڵ ئیتحادی شۆڕەویەوە تا ڕادەیەک پەرەپێبدات، سیاسەتەکانی حیزبی توودەش تا ڕادەیەک بەو پێیە گۆڕانکاریەکانی بەسەردات. قەراردادی کارخانەی ئاسن تواننەوەی ئیسفەهان، پرۆژەی نیروگای ئەتۆمی بوشێر، کڕینی هەندێک کەرەسەی سەربازی لە شۆڕەوی، ئەمانە ئەو درگایە بوون کە ڕژیمی شا بەرەو شۆڕەوی کردبوویەوە. هەر بۆیە بەو پێش بوو کە سیاسەتی حیزبی توودە بەرامبەر بە ڕژیمی شا هێورتر بووە. هەڵبەت هەمووی ئەوانەش هێشتا بەو مانایە نەبوو کە ڕژیمی شا چاوپۆشی لە هەڵسوڕانی حیزبی توودە لە ئێران بکات و حیزبی توودە هەرگیز بە قەدەر جبهەی ملی مەجالی خۆ دەرخستنی پێ نەدرا.
جبهەی ملی بە ڕفۆرمەکانی شا بە تەواوی کە کەوتبوو پراوێزەوە و بەو مانایە چەک ببوو. جبهەی ملی هەرگز هیچ شتێکیان زیاتر لەوەی کە شا ئەنجامیدا بوو داوا نەدەکرد. ئەوان تەنیا دژی تاکڕەوی شا بوون. وەلایەن وابوو هەزار فامیلێک بە دەوروبەری شا و ڕژیمەکەیەوە هەموو ئابووری ئەو وڵاتیان قەبزە کردووە. ئەوان قسەیەکیان بۆ جەماوەر لە ئێران پێنەما بوو. ئەوان نێونەرایەتی سەرمایه‌دارانی ناڕازیان دەکرد کە بەشی پێویستیان لە ئابووری و سیاسەتی ئەو وڵاتە پێنەبرا بوو و لە دەرەوەی بازنەی ئەو هەزار فامیلێدا بوون. هەر بۆیە دژایەتیەکان لە بۆڵێک زیاتر نەبوو. هەر بۆیە لە جریانی هەڵچوونی جەماوەری ساڵی 1357 هەتاوی هەرگز نەیتوانی قورساییەکیان هەبێت. ئەوان لە پراوێزی حرەکەتی ئیسلامیدا خۆیەکیان نیشاندا و توانەوە. بەڵێ بینەرانی ئازیز ئەوەی کە لەم هەفتەیە پرسیار و وەڵامدا پێشکەشتان کرا گفتوگویەک بوو لەگەڵ هاوڕێ ئیبراهیم عەلیزادە سەبارەت بە گۆڕانکاریەکانی ئابووری و کۆمەڵایەتی دەیەچلی هەتاوی لە ئێران کە بۆمان خوێندنەوە. هیوادارین کە جێگەی سەرنجێوەی خۆشەویستیش بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت. تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.